بەشی دووهەمی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران لە ژێرناوی چڕبوونەوەی ڕەوتی داڕمانی کۆماری ئیسلامی، پەرەسەندنی بزوتنەوە داواکاری تەوەرەکان و ئەرکی چەپی شۆڕشگێڕ. خاڵی سێهەم، ترس و تۆقاندن ئاکامی پێچەوانەی لێکەوتوێتەوە. لە کاتێکدا کە کەمپەینی سێشەممەکانی نابۆ لە سێدارەدان لە زیاتر لە 24 زیندانی ئێران لەلایەن بەندکراوانی ژنان و پیاوانی بوێر و خەباتکارەوە زیاتر لە 40 هەفتەیە بەردەوامە، کۆماری ئیسلامی هەروە لەسەر سیاسەتی جەنایەتکارانەی دەرکردن و جێبەجێکردنی حوکمی ئیعدام بەردەوامە. نوێترین نمونە لەم بابەتەوە بریتیە لە سێدارەدانی زیندانی سیاسی جەمشید شارمات، سەپاندنی حوکمی ئیعدام بەسەر وریشە مرادی و پەخشان عەزیزی زیندانیانی سیاسی خەباتکار کە بۆتە هۆی وروژاندنی ڕەخنە و ناڕزایەتیەکی بەربڵاو لە دژی کۆماری ئیسلامی. لە بەرواری 6 خەزەڵوەرەوە تا 20 خەزەڵوەر لانی کەم 90 کەس لە شارە جۆراوجۆرەکان لە سێدارەدراون. ئامارەکان دەری دەخەن کە لە مانگی ئۆکتۆبری ساڵی ڕابردووەوە تا مانگی ئۆکتۆبری ئەم ساڵ لانی کەم 811 حاڵەتی لە سێدارەدان لە ئێران بەڕێوە چووە و بەم پێش کۆماری ئیسلامی لە ڕیزبەندی یەکەمی جیهاندایە. زیندان، ئەشکەنجە و ئیعدام هاوکات لەگەڵ دروستکردنی قەیران لە ناوچەکەدا لە ڕەمزی سەرەکی سەقامگیری و مانەوەی کۆماری ئیسلامی بووە. لەو هەلومەرجە ئێستادا کە ڕژیم پشتی لەژێر گورزی قەیرانگەلێکی لە ڕاددە بەدەر و خەبات و ناڕزایەتیە بەربڵاوە جەماوەریەکاندا چەماوەتەوە، بە مەبەستی زاڵکردنی کەشی ترس و تۆقاندن بەسەر کۆمەڵگادا زیاتر لە ڕابردوو پەنای بردووەتە بەرئێدە. ڕادەی پێویستی بەم ترس و تۆقاندنە لە هەر قۆناغێکدا بە پێی پێویستی ڕژیم کەم و زیادی کردووە. لەم قۆناغی ئێستادا کە ڕژیم بەهۆی شکستی یەک لە دوای یەک لە سیاسەتە ناوچەیەکانی لە سەروبەندی خواردنەوەی جامە ژەهرێکی دیکەدایە، پێویستیەکی زیاتری بە زاڵکردنی کەشی ترس و تۆقاندن هەیە لە کۆمەڵگادا. ڕژیم بە زیادکردنی ئیعدامەکان و توندکردنەوەی سیاسەتی سەرکۆت هەوڵ دەدات پاشەکشە لە سیاسەتە ناوچەیەکانی لە ڕوانگەی جەماوەری خەڵک لە ناوخۆی وڵاتدا وەک خاڵێکی لاواز لێک نەدرێتەوە. لە سێدارەدانی بەردەوام و دڕندانە بۆ ماوەی چەندەیە بۆ ڕژیم کەڵکی بووە، بەڵام ئێستا ئیتر کاریگەریەکەی زۆر کەم بۆتەوە یان تەنانەت بە دژی خۆی هەڵگەڕاوەتەوە. هاتنە مەیدانی بەربڵاوی کرێکاران، ژنان، لاوانی خوێندکار، چالاکانی ژینگە پارێز، دادخوازان، چالاکانی مافی مرۆڤ، تێکۆشەرانی داکۆکی لە مافە نەتەوەکان، کەمینە ئاینیەکان و هیتر لە دژی کۆماری ئیسلامی و سەرجەم ستەمکاران و چەوسێنەران سەلمێنەری ئەم ڕاستیەیە. بێگومان لە سبەی ڕۆژی دوای ئەوەی کە کۆتایی تەمەنی کۆماری ئیسلامی بە فەرمی ڕادەگەیەندرێت، نەک هەر بڕیاری زەوتکردنی مافی ژیان لە هیچ کەسێک و لەژێر هیچ پاساوێکدا قبول ناکرێت، بەڵکو بە فەرمانی دام و دەستگاکانی دەسەڵاتی جەماوەری و لە ڕێگەی دادگا پەیوەندیدارەکانەوە بە دوواداچوون بۆ جەنایەتی جەنایەتکارە ورد و درشتەکانی کۆماری ئیسلامی دەکرێت، بەڵام سزای لە سێدارەدان بۆ هیچ کەسێک دەرناکرێت. خاڵی چوارم، پەرەسەندنی گوشار لەسەر میدیا و ڕۆژنامە نووسان لە سەردەمی پزیشکیاندا. ئەدای 100 ڕۆژی یەکەمی دەوڵەت لە دەورەی سەرۆکۆماری پزیشکیاندا ئەوە دەردەخات کە هەوڵەکانی کۆماری ئیسلامی بۆ سەرکوتکردن و کۆنتڕۆڵکردنی میدیا و ڕۆژنامە نووسان بە شێوەیەکی ڕێکخرا و بەو پەڕی تونند و تیژیەوە هەروە درێژەی هەیە. راپۆرتەکان دەری دەخەن کە لە سەردەمی سەرۆکۆماری پزیشکیاندا ژمارەی دۆسیە قەزایی و ئەمنیەکان لە دژی میدیا و ڕۆژنامە نووسان تەنانەت زیادیشی کردووە، بە جۆرێک کە لە ماوەی 100 ڕۆژی یەکەمی دەست بەکاربوونی مەسعود پزیشکیاندا لانی کەم 78 حاڵەتی ڕێشوێنی ئەمنی و قەزایی لە دژی میدیا و ڕۆژنامە نووسان تۆمار کراوە. لە ماوەیەدا لانی کەم 10 ڕۆژنامە نووس زیندانی کراون. ئەم سەرکوتانە تەنیا پەیوەندی بە ڕووداوە سیاسیەکانەوە نەبووە و لە هەندێک حاڵەتی وەک راپۆرتەکانی پەیوەندیدار بە تەقینەوەی کارە ساتباری کانگای خەڵوزی تەبەس گەلێک ڕێشوێنی تند و سەختگیرانە لە دژی میدیاکان و ڕۆژنامە نووسان گیراوەتە بەر بۆ ئەوەی ڕێگری بکەن لە بڵاوبوونەوەی
راپۆرتی دروست و سربەخۆ سەبارەت بە ڕووداوەکە لە نێو خەڵکدا. لە 100 ڕۆژی یەکەمی دەوڵەتی پزیشکیاندا دادگا ڕۆژنامەوانیەکان وەک هەمیشە بە شێوەیەکی داخرا و بەبێ ئامادەبوونی لێژنەی سوێند خواردوو بەڕێوە چوون. ئەم دادگایانە لە 32 دۆسیەدا بڕیاری تاوانبارکردن یان سزای زیندانیان بۆ ڕۆژنامە نووسان و چالاکانی بواری ڕاگەیاندن دەرکردووە. بە شێوەیەکی گشتی 7 ڕۆژنامە نووس سزای 13 ساڵ و 3 مانگ و 16 ڕۆژ زیندانی و 7 زەربە شەلاق و بڕی 26 ملیۆن تمەن غەرامەیان بەسەردا سپێنراوە. بۆ نمونە نیلوفەر حامیدی و ئیلاهە محەممەدی بە 5 ساڵ زیندان، ئەسەدری بە غەرامەی هاوتای 6 مانگ زیندان و مستەفا حەمدی بە 10 مانگ زیندانی و 7 زەربە شەلاق مەحکوم کراون. خاڵی پێنجەم، درێژەی کوشتاری منداڵان لە غەزە. هێرشی دڕندانەی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر ناوچە نیشتەجێبووەکانی لوبنان و کوشتاری خەڵکی بێدیفاع هەروە بەردەوامە. دەوڵەتی ئیسرائیل هەر هەوڵێک بۆ ئاگربەست لە بەرەی شەڕی لوبنان تەنانەت لە چوارچێوەی پەسەندکردنی بڕیارنامەی 1970 نەتەوەی گرتووەکانیشی لەگەڵ بنبەست بەرەو ڕوو کردوێتەوە. ئەوە لە کاتێکدایە کە ئەرتەشی ئیسرائیل بەو پەڕی دەڕەندەییەوە لەسەر کۆمەڵکوژی و جێنۆساید لە کەرتی غەزە هەروە بەردەوامە. ڕۆژی هەینی 8 نوان بەرامبەر بە 8 خەزەڵوەر نووسینگەی مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان ئەنجامی لێکۆڵینەوەی کارناسانی خۆی سەبارەت بە کۆمەڵکوژی منداڵان لە غەزەی لەلایەن ئیسرائیلەوە بڵاو کردەوە. لەم راپۆرتە هەژێنەرە 32 لاپەڕەیەدا کوشتارەکانی ئیسرائیل بە وردبینیەکی زۆر و لێکجیاکردنەوەی قوربانیەکان بە پێی تەمەن و ڕەگەز خراوەتە ڕوو. لە راپۆرتەکەدا ئەوە پشتڕاست کراوەتەوە کە 7 لە سەدی ئەو قوربانیانەی تا ئێستا ناویان تۆمار کراوە لە ژنان و منداڵان پێکدێن. زۆربەی قوربانیانی کەرتی غەزە منداڵانی تەمەن 5 بۆ 9 ساڵ بوون. ئەجیب سۆنگای سەرۆکی فەرمانگەی مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان بۆ ناوچە داگیرکراوەکانی فلەستین ڕایگەیاندووە بەهۆی ئەوەی کە 8 لە سەدی خەڵکی غەزە لە نێو بیناکانی نیشتەجێبووندا و بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختە بردومان کراون و نزیکەی 10,000 کەسیش تا ئێستا لە ژێر دار و پردوودا ماون، ژمارەی قوربانیەکان گەلێک زیاترە لەو ئامارانەی ئێستا. قەناس بەدەستەکانی ئیسرائیل هەر جوڵەیەک کە هەوڵی نزیک بوونەوە لە باڵاخانە وێران بووەکان بدەن دەکەنە ئامانج. هەر بۆیە ئیمکانی دەرهێنانی تەرمەکان یان ڕزگارکردنی بریندارەکان نییە. لە نێو منداڵە قوربانیەکاندا ژمارەی کچەکان لە کوڕەکان زیاترە. راپۆرتی نووسینگەی مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان لە بەراوردێکدا باس لەوە دەکات کە ئەرتەشی ئیسرائیل لەم هێرشەی ئێستایدا بە بەراورد لەگەڵ شەڕەکانی دیکەی لە غەزە منداڵانێکی زیاتری کردوەتە ئامانج. بەپێی ئەو راپۆرتە لەو شەڕەی ئێستادا کۆمەڵکوژی تەنیا لە ڕێگەی بردومانی چڕ و تەقەی قەناس بەدەستەکان و تانک و هێزەکانی دیکەی ئەرتەشەوە بەڕێوە نەچووە، بەڵکو دەوڵەتی ئیسرائیل بە سەپاندنی قات و قوڕی و نەخۆشیەکانی سەرچاوە گرتوو لە وێرانبوونی ناوەندە دەرمانی و نەخۆشخانەکان و نەبوونی دەوا و دەرمانیش کوشتارێکی بێبەزەیانەی بە تایبەتی لە نێو منداڵانی ساوا و کەسانی بە ساڵاچوودا بەڕێوە بردووە. کوشتاری تازە لاوان و منداڵان و ژنان بە پێی پرەنسیپێکی فاشیستی و بە مەبەستی پاکتاوکردنی نەتەوەیی بەڕێوە دەچێت.